ئەوە خواگیان خۆشەویستە بۆ زوو هاتەوە لا بۆ هەموو کوردستان و کوردی ئەەکەم ئەمجا بۆ کوڕ کوڕەزایەکەم یەکیانی دا ئەژریە دا دوعاکەشت بێرم ئەوێتم تۆش نەیە دوعای چی بۆ بکەم وەڵا بۆ ناکەم داجان سلام علیکم کە سەلام بەخێر بێ یاخوا لە چۆ ئەچی بۆ چۆ لە سلێمانیەوە ڕۆم بۆ مەکە و مەدینە ئینشەڵڵا قەڵ شوێی تاسڵجا ئەی یارەبی دەش ساغ بێ یا خوا شەرێک بێ. چاوەڕێ و کرد بەخوا سێ چوار ساڵە چاوەڕێەکەم ئەرە بەخوا بەخواکەمەن هەیە 20 ساڵە چاوەڕێ ئەخدە ئینشەڵڵا ئەوە خواگیان خۆشەویستە بۆ زوو هاتەوە دی خۆ بەتاشی شەڵوار واشە قوربانت بم ماڵ و مناڵ چیا پێوتی وەڵا دوعای خێر دوعای کەسەندا ژنیان هەیە ژنینەیە نابێ دوانمانەیە ژنینەوەش کە دوانیشمان ژنێناوە ئەی چی بۆ دوای ناکەی وەڵا دوعای خێریان بۆ بکەم ئەی بە تەمای کاتیتەوە ژنیان بۆ بێنی یا تەمەنیان ماوێتی مناڵن جارێ مناڵن ئەرە وەڵا 15 تەواو نەکردیشت ئەدە جارێ زۆری ماوەزای گەورەن لا مناڵن چیەکەی لەوێ دوعا بۆ چیەکەی وەڵا بۆ هەموو کوردستان و کوردی ئەەکەم ئەمجا بۆ کوڕ کوڕەزایەکەم داوای چیان لێکردی دوعایەکی زۆر تایبەت کەوتبێتێ ئەم دوعایەمان بە شخصی بۆ بکە لەوێ وەڵایی پیاوتم کە بە شخصی ئەو دوعایان بۆ بکەم چی بوو باسی ناکەی بۆم باسی ناکەم بۆ بۆ دەوڵەمەند بوون نەبوو با ئەوە عامەوە ئەوە عامە ڕازای شتی تریتیایە وەڵا شتیتر بە قسەیان ناکەم ئەوە ئەرە وەڵا یەکیانی دا ئەژریە دا دوعاکەشت بێرم ئەوێتم تۆش نەیە دوعای چی بۆ بکەم وەڵا بۆ ناکەم وەڵای بدە عیلاقی و بابەتە بدیە نەوە. ئەوە تۆ ئیسایی تۆ دایشیەوی بەخوا نایکەم ئەی خوشک و برا ئەمانە بەڵا خوشکبرا هیچی ناتوە لەگەڵ ماوان لە پێنجێنەوەن ئەوان لە پێنجێنن ئەرە وەڵا ئەی تەلەفۆنیشم بۆ کردونیت نهاتون بە پشتی خوا خۆمەڕۆ تەواو ئەوە هیچ دایە جان یەکشم پێ بڵێ فەرموو. ئەو کاتێککە پیاوتی ناوت دەرچووە چه ئێحساسێ بوو ئەوەگەم پێ خۆش بوو زۆر پێ خۆشحاڵ بوو وەڵای دوو ڕۆژ لە خۆشی ئاگریان بۆ خەڵک خواوایە بەخوا لە خۆشی ئاگریم زۆر بەنگەم پێ خۆ ئەرە بۆ خۆ ئەوەمە خۆشە خوایە نەخشە بێ لە ئێوەش ئینشەڵڵا ئەی تۆ دوعای چی بۆ منەکەی وەڵا دوعای سەلامەتی بۆ ئەەکەم دوعای دەوڵەمەندبوونی بۆ ئەەکەم ئەرە ئەژنێنن هەژدە نییە نەوەڵڵا ئەی دە یاخوا بۆ خاتری و قورآنە بەدڵی خۆشت بێ دوام بۆکەی ئەرە بەخوا کەسێکە توێ ساڕۆیت ئەرەوە یەکەم کاروانی حاجیانە لە فڕۆکخانەی نێودەوڵەتی جەڵال تاڵەبانیەوە وایە. یەکەم کاروانیش ئەگەڕێیتەوە وایە دوی شەویش بێ لێرە چاوەڕێتەکە بزانم دوعاکە بۆ کردوم ئەرە وەڵا بۆ دەکەم قەول بدەم ئەیکەم قەول زۆر کەس پێوتم دووە و هەموو دوعام بۆ ناکرێت بەس وەڵا تازە قەولم پیاوی بۆ دەکەم دوعا وادی پیاوم یەکەم کەس لەلایەم یاخوا بە سەلامەت بڕۆیت و بە سەلامەت بگەڕێیتەوە ئامین خوایە هەموو حاجی کوردستانمان بە سەلامەت بڕۆ بە سەلامەت بێتەوە ئینشەڵڵا خوا گەدارتان بێ بە قوربانت